چاودێران دووپاتی دەکەنەوە پلانی دەوڵەتە زلهێزەکان لە بواری پەیوەندیان نێودەوڵەتی و دیبلۆماسیەکاندا سەرچاوەی گرتووە لە پلانی پێشوەخت و ئامانزدار و هەڵگری پەیامیشە بۆ ئەوانی دیکە. لەو چوارچێوەیەشدا سەردانەکەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا بۆ بەغدا و دیدارە چڕوپڕەکانی لە چەندین لاوە دەکرێت خوێندنەوەی بۆ بکرێت. بە شێوەیەکی گشتی سیاسەتی دەوڵەتانی ڕۆژاوا بەرامبەر ئێستای عێراق هاوشێوە و درێژکراوەی ئەو سیاسەتەیە کە ئەمریکا پراکتیکی دەکات. ئەویش خۆی لە بەهێزکردنی عێراق و گۆڕینی ڕووگەی سیاسەتی عێراق لە ئێرانەوە بۆ دەوڵەتانی عەرەبی هاوپەیمانی ڕۆژئاوا دەبینێتەوە. لەم ڕوانگەیەشەوە تێگەشتێکی ڕۆژئاوایی هاوبەش بەرامبەر عێراق هەیە، هەر بۆیە ماکرۆن چەند جارێک ئەوەی دووپات کردەوە کە لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان لەمەڕ بارودۆخی عێراق قسە دەکات. بەو پێیە لە چەند لایەنێکەوە بەتایبەت لەلایەنی پاڵپشتی و بەهێزکردنی فۆرمی ئێستای عێراق هەردوو لا بڕیاریان هاوبەشە. لێرەوە فەڕەنسا بە گرنگیەوە لەم قۆناغەی دەسەڵاتی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق دەڕوانێت، سەردانەکەیشی بەو شێوازە خۆی لە خۆیدا پاڵپشتیە بۆ کازمی، هەڵگری پەیامێکیشە بۆ هەمووان کە کازمی بۆ ئێمە جێگەی مەبەستە و دەمانەوێت بەهێز بێت و ڕۆڵی خۆی لە سیاسەتدان و بەڕێوەبردننی حکومەتێکی جیاواز لەوانی پێش خۆی بژێڕێت. ماکرۆن لە سەردانەکەیدا بۆ بەغدا هەروەها ئەوەی دووپات کردەوە کە خۆرئاوا دژی دەستەوەردانی دەرەکیە لە کاروباری نێوخۆی عێراق و پشتگیری تەواوی سەروەری وڵاتەکە دەکات. هاوکات وەک نیشاندان و دەربڕینی گرنگی زیاتر بە کازمی حکومەتەکەی ماکرۆن ڕایگەیاند بانکێشی کازمی کردووە بۆ ئەوەی سەردانی پاریس بکات. ئەمەش پێشبینی کراو بوو بە تایبەتی دوای ئەوەی ئەمریکا بەبایەخەوە پێشوازی لە کازمی کرد و لە ئاستێکی بەرزی پرۆتۆکۆلیدا مامەڵی لەگەڵ کرد. ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بە بڕوای چاودێران سەردانەکەی ئیمانوێل ماکرۆن پەیامێک بوو بۆ کاربەدەستانی هەرێم کە بەغدا چەقی بایەخی فەڕەنسایە و بەهێزبوونی کازمی و بەغدا بۆ ئەوان لە پێش بەهێزبوونی هەرێمەوەیە تا ئەو ڕادەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم بۆ دیداری سەرۆکی فەڕەنسا ناچار بوو بچێتە بەغدا. با تێڕوانین لە هەڵوێستەکانی ڕابردووی فەڕەنسا و پەیوەندی بەردەوامی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو وڵاتە نەهاتنی سەرۆکی فەڕەنسا بۆ هەولێر جێگەی پرسیارە. بەو پێی هەرێم ئەگەر بۆ فەڕەنسیەکان گرنگ بووایە ماکرۆن سەرۆکی هەرێمی لە هەولێر دەبینی نەک لە بەغداد. لە دوای ساڵی 2005 و نووسینەوەی دەستوری هەمیشەییەوە یەکەم جارە بەو شێوازە سەرۆکی هەرێم ناچار بێت لەگەڵ سەرۆکی دەوڵەتێکی ڕۆژئاوایی لە بەغدا کۆبوونەوە بکات. ئەنجامەکانی سەردانەکەی سەرۆکی فەڕەنسا بۆ بەغدا با ڕاستەوخۆ ئەو پەیامەی گەیاند کە بەغدا و کازمی لای دەوڵەتانی ڕۆژئاوا سەنتەر و ناوەندی مامەڵە و پەیوەندیەکانن. سەردانەکە هەروەها بە ناڕاستەوخۆ ئەوەی دەرخست کە هەرێمی کوردستان نەیتوانیوە پەیوەندی دیبلۆماسی تەندروست و بە پێی پێوەرە دیبلۆماسیەکان لەگەڵ ڕۆژئاوا دابمەزرێنێت. ئەوەی هەیە کۆمەڵێک سەردان و تەشریفاتی حیزبیە کە لە ئەتەکێتی دیبلۆماسیدا جێیان نابێتەوە و وڵاتانی ڕۆژئاواش بە گرنگ و ستراتیژی سەیری ئەو پەیوەندیانە ناکەن.